سەرەتاش بە تەوەرێک دەستپێکین، بەڵام تەوەری نێو ستۆدیۆمان نابێت، بەڵکو تەوەرەکەمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان نابێت. چەند ڕۆژێک لەو پێش پاسمان لەوە کرد کە خاتوونێکی لێهاتوو نوێترین کتێبی خۆی بە ناوی کتێبی گوڵەکان هەرگیز نەگەشانەوە بڵاو کردەوە. کۆمەڵێک زانیاریمان لەو ڕێگەیەوە بۆ خستنەڕوو، بەڵام زانیاریەکان تەنها کەم بوون و حەزمان کرد خۆمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت و باسی ئەو شانۆنامەیەمان بۆ بکات کە بڵاوی کردوتەوە، کە ئەو خاتونەشی کە نووسەری کتێبەکەیە خاتوو ئەژین فەهمیە کە هەمیشە و خاتونەمان بە چالاکیە زۆرەکانیەوە بینی و ئەو تەنها لە هەوڵی ئەوە دانیە کە بەرهەمەکانی خۆی بنووسێت و بڵای بکاتەوە، بەڵکو لە هەوڵی نیشاندانی باشترین ئەو بەرهەمانەی هونەرمەندان و نووسەرانەکە لە نێو کوردستان و لە دەروی کوردستانیشن. خاتوو ئەژین ئەم کاتت باش بێت، زۆر سپاس بۆ تۆ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵ ئێمە ئامادەیت هەبوو. سڵاوتان لێبێ، هیوادارم زۆر باش بن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش، زۆر سپاس. خاتوو ئەژین، سەرەتا ئەمەوێت پیرۆزبایی بڵاوکردنەوەی ئەم شانۆنامەیە ئەم کتێبەت لێ بکەم و دواتریش چ گوڵێک هەرگیز نەگەشایەوە، بۆچی ئەم ناوەت هەڵبژارد؟ زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس. ڕاستی هەر کاتێک کە دەقێک هەڵدەبژێری وەکو ناونیشان دەبێ ناونیشان پەیوەندی بە ناوەڕۆکەوە هەبێ. بێگومان لەوێژ لە گوڵەکان هەرگیز نەگەشانەوە کە دووەم دەقی منە وەکو شانۆ. یەکەم دەقم لێرە دەمەوێت ئاماژە پێ بدەم. یەکەم دەقی شانۆیم شانۆنامەیەک بوو بە ناوی زیاتر لە ژیانێک کە براوی خەڵاتی دەناڕەوە بوو بۆ شانۆنامەی کوردی ساڵی 2024 ناوەندیکە پرچاپ و بڵاوی کردوتەوە. ئەمەشیان ئەم شانۆنامەیە کە شانۆنامەی دووەمە دەمویست شانۆنامەیە بنووسم جیاوازتر لە شانۆنامەی یەکەمم، ئەو دووەم هەوڵی شانۆیمە. وەجگەلەوە من حەزم کرد ئەم شانۆنامەیە جیاواز بێ. جگەلەوەش ئەگەر وەک ناونیشان وەری بگرین لەوێ لەو دەقا گوڵەکان هەرگیز نەگەشانەوە سمبولی ژنە و سمبولی ژیانە، سمبولی زۆر شتە کە گەلە دەقەکە بڕوانین زۆر شتی ورد دەبینین. بە ئاسانی دەتوانم بڵێم، بە ئاسانی دەتوانین لە ناونیشانەکە تێبگەین کە بۆچی مەبەستم ئەوەیە کە گوڵم هەڵبژاردووە گوڵەکان هەرگیز نەگەشانەوە. زۆر باشەکەواتە خاتوو ئەژین ئەتوانین بڵێن چیرۆکی شانۆنامەی گوڵەکان هەرگیز نەگەشانەوە ناوەڕۆکەکەی باس لە چیەکە بە شێوەیەکی گشتی؟ شانۆنامەی گوڵەکان هەرگیز نەگەشانەوە باس لە تراژدیایی جەنگ دەکا کە جەنگ کاریگەری هەیە بەسەر کۆمەلگا، بەسەر ژیانەوە، بەسەر مرۆڤەکان و بەسەر خێزان و تەنانەت بەسەر خۆشەویستیشەوە. و ئەو کارکتەرەکانی نێو دەقەکە سایکۆلۆژیان زیاتر لە ناخی خۆیاندا دەژین وەک لە دەرەوەی خۆیان. هەر تەواوی کارکتەرەکان تێکشکاوی نێو کۆمەڵگە، تێکشکاوی جەنگن، جەنگێک کە دەتوانین بڵێن لە کوردستان چەندین جەنگی جیاوازمان بینیوە تاوەکو ئێستا. و وەکو تەکنیکیش هەوڵم داوە تەکنیکی جیاواز بەکاربێنم، بەڵام بە ئاگاییەوە تەکنیکی شانۆ لە نێو شانۆدا بەکاربێنم. و جگەلەوەش ئەکتیڤی بینەرانی ئەوەی کە سەیری شانۆنامەکە دەکەن، سەیری دەقە شانۆیەکە دەکەن، یان بۆ نمونە ئەو ئەکتەرانێک کە لە نێو شانۆنامەکەدا هەن خۆیان ئەکتەرن و جاجاریش دەبن بە بینەر و دەشتوانین بڵێن و ئەو ئەکتەرانێک کە لە نێو شانۆنامەکەدان خۆشیان بینەرن. یعنی زۆر جار ئەکتەر دەگۆڕێ بە بینەر دەگۆڕێ بە ئەکتەر. زۆر باشەکەەوە تاتوانین بڵین چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشی لە پشتخۆیەوە هەڵگرتووە ئەم شانۆنامەیە. کەواتە چی یارمەتی دەری خاتوو ئەژین بوو بۆ نووسینی ئەم شانۆنامەیە؟ دەتوانم بڵێم ئەو کتێبانێک کە چەندین ساڵە دەیان خوێنمەوە زیاتر شانۆنامەکان، شانۆنامە جیهانیەکان، دەقە شانۆیەکان، ئەو زنجیرە شانۆیەی کە لە دەستگای ئاراز چاپکرا ساڵانی بەر لە ئێستا کە چەند زنجیرەیەکی لێ چاپکرا، چەندانەیەکی لێ چاپکرا دواتر وەستا ئەو زنجیرە شانۆیە جیهانیە دەتوانم بڵێم کۆمەکێکی زۆر باشی کردم لە ڕووی نووسینی شانۆنامەوە. دواتریش لە ڕووی نووسینی بۆ نمونە لە ڕووی نووسینیان بۆ نمونە دنیابینینی نووسەرانەوە کە دەتوانم لێرە بە خۆشحاڵی و باسیەوە بکەم
کە ئێمە زۆر هەژارین کە لە نووسینی شانۆنامە، بەڵام من دەتوانم بڵێم زۆر سوودم لە دەقە کوردیەکان وەرگرت، بە تایبەتی دەقە شانۆیەکانی داناڕۆڤ ئەوە زۆر کۆمەکی کردم، چونکە باز لە کۆمەڵگە دەکا. لای من وایە کە ئەگەر دەقێکی شانۆیی یان ئەوەی پەیوەندی بە کۆمەلگەوە هەبوو خزمەت بە کۆمەلگە بکە، ئەوە دەقێکی باشترە، زیاتر لە خەمی کۆمەلگە دەکۆڵێتەوە، زیاترش دەتوانین بڵین خۆینەربەری دەکەوێت. دەتوانم بڵێم دەقە شانۆیەکانی داناڕۆڤ و دەقە شانۆیەکانی تر ئەوەی کە نووسەرەکانی تر نووسیویانە زۆر کۆمەکیان کردم، فکریان دا پێم. زۆر باشە. خاتو ئەژین باس لەوە کردوتت لاوازی ئەبێنیت لە دەقە شانۆیە کوردەکانە، لە نووسینی دەقە شانۆیە کوردەکانە، کەواتە ئەتوانین بڵین لە ئێستادا دۆخی کتێبخانە کوردیەکان لە بواری شانۆدا لە لای تۆ لە ئێستا بە بۆچینی تۆ لە ئێستا لە لاوازیە؟ ڕاستی ناتوانم ڕێک ئەو حکومە بدەم، چونکە هەر نووسەرێک کە هەوڵ دەدا هەوڵەکەی جددیە و دنیای نووسەرێک لەگەڵ دنیای نووسەرێکی تر بێگومان جیاوازە. ڕاستە ئێمە لە شانۆدا زۆر هەژارین، بەڵام هێدی کتێبخانەکان شانۆنامەی کوردی خۆماڵی خۆمان لە کتێبخانەکاندا دەبینین. بە تاقی کتێبخانەکان چەندین شانۆنامە هەیە، هەم کوردی هەمی جیهانی و بە زمانی کوردی بە زمانی شیرینی کوردی وەرگێڕا و خۆشبەختانە هەوڵێکی باشە. زۆر باشە. خاتو ئەژین هەم چیرۆک ئەنووسێت و هەم دەقی شانۆیشی نووسی و بێگومان هەر کارێک لەم کارانەی کەوتمان قورسی و گرانی خۆی هەیە. ئەم دوانە جیاوازیەکەیان چییە و کامیان بۆ خاتو ئەژین ئاسانترە؟ ڕاستم من یەکەم جار لە چیرۆکە و دەست پێ کرد، تا ئەو کاتێک کە دەقی یەکەمیشم نووسی و کە 2024 بوو دەقی یەکەمم نووسی و ئەو دەقی ئێستاش کە نووسیومە لەناو ئەو دوو دەقانە توانیومە لە چیرۆک دانە بڕێم، هەر بەردەوایم بە چیرۆک داوە. ڕاستە چیرۆک و شانۆ لێک جیاوازە لە ڕووی گێڕانەوەوە، چونکە چیرۆک زیاتر گێڕانەوەیە، بەڵام شانۆ جیاوازی هەیە بە بەراورد بە چیرۆک، زیاتر نیشاندانە. زۆر لە چیرۆکەکانم نزیکن لە شانۆنامەکانم، دەشوانم بڵێم بە پێچوانەوە زۆر دوورن لە یەک دیەوە، بەڵام دنیابینینی من لە شانۆ کەمێ جیاواترە لە چیرۆک. زیاتر لە شانۆ هەوڵم داوە خەمە گەورەکان ببینم، یان بۆ نمونە خەمە بچووکەکان گەورە بکەم لە شانۆدا، یان بۆ نمونە ئەو پەیوەندیانەی کە لە نێوان خێزانەکان هەیە هەوڵم داوە بیکەم بە شانۆ، بەڵام لە چیرۆکدا کەمێ جیاوازتر، یعنی هێڵەکەم کەمێ جیاوازتر وەرگرتووە. لە چیرۆکانمدا زیاتر شتە وردەکانم وەرگرتووە، گەورەم کردووە ئەو شتانەی کە پەراوێز خراون، ئەو شتانەی کە بچووکن ئەتوانم بڵێم زۆر کەم کەس دەیبینێ، من قەڵەمەکەی خۆم لەسەرداناوە و ئەو هێڵم وەرگرتووە کە شتە بچووکەکان گەورە بکەم. زۆر باشە. خاتو ئەژین من ئەوەندەی تۆم بینی و تەماشای سۆشەڵ میدیای خاتو ئەژینم کرد، بینیم خاتو ئەژین هێندە عاشقی کتێبە کە نەک تەنها باس لە بەرهەموو کتێبەکانی خۆیەکە، بەڵکو ناساندن بۆ باشترین لەو کتێبانەکە یاخود با بڵێن بۆ ئەو کتێبانە ئاکات کە خاتو ئەژین خۆی خوێندوێتێتەوە و سوودی لێبینیەوە. باسێکی ئەم ئەزمونەمان بۆ بکات چ شتێک وای لە ئەژین کرد کە ناساندن بۆ کتێبی نووسەرەکانی دیکەش بکات لە هەمان کاتە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوان بوو، چاوەڕ نەدەکرێت ئەو پرسیارم لێ بکەیت. زۆر سپاس. لە ڕاستیدا من کە خوێنەرم لە هەمان کاتدا کە نووسەریشم دەبێت خوێنەرێکی جددی بم، دەبێت پەنجە لەسەر ئەو کتێبانە دابنێم و ئەو کتێبانە بناسیێنم کە بەلامەوە گرنگە خۆم سوودم لێوەی بینیوە و دواتریش من دەتوانم لەو ڕێگەیەوە کە کتێبەکان ئەناسێنم لەو ڕێەوە حەزم کردووە نابینایانیش سوود لەو ئەزمموی من وەرگرن، چونکە کاتێککە من بەر شتێک دەکەوم هەوڵ دەدەم شتێکی باش بخوێنەوە، حەز دەکەم ئەو کەسانەی کە بۆ من خاوەن پێداویستی تایبەتنیان بۆ نمونە نابینان کە ناتوانن بیبینن، من ینی ئەگەر هەوڵەکە بچووکیش بێ کەمیش بێ حەز دەکەم سوودێ بە خوێنەران بگەێنم. دەستە خۆش بێ خاتو ئەژین. زیاتر لە ژیانێک خەڵاتی داناڕەوف کە بۆ شانۆنامەی کوردی تۆ ئەو خەڵاتت وەرگرتە بوو، ئەم خەڵاتە چ شتێکی لە ژیانی ئەژیدا زیاد کرد و چ شتێکی لە ژیانی ئەژین داگۆڕی؟ ڕاستی من کاتێک کە ئەو دەقە شانۆیەم نووسی و خۆشبەختانە خەڵاتی برد زۆر شتی لە من داگۆڕی،
هەروەکو پێشتر ئاماژەم پێدا ڕاستە من بە چیرۆک دەستم پێکرد بەڵام ئەوەندەی بە شان و ناسرام ئەوەندەی بە خەڵاتی داناڕەوە بۆ شان و نامەی کوردی ناسرام وەک خانمێک زۆر دڵخۆش بووم دەتوانم بڵێ من زۆر منی گۆڕی وای کرد کە بتوانم دەقێکی تر بنووسم و لە هەمان کاتیشدا پس لە چیرۆکەکانم نەکەم هەر بەردەوامیان پێ بدەم و هەر لە ناو دنیای چیرۆکەکانما بژیم. زۆر باشە خات و ئەژین دۆخی شانۆ لە ئێستادا لە سۆران چۆنە؟ بەخوا ئەتوانم بڵێم زۆر خراپە زۆر خراپە هەم لە نمایش هەم لە بەداخەوە هەم لە نمایش هەم لە دەقنووسین هەم لە وەرگێڕان زۆر هەژاین بەداخەوە هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ئەو دەقانەی کە من نووسیومە وەکو خۆیان کەواتە بە شانۆگەری و ببینرێن لەسەر تەختی شانۆ. هیوادارین ئێمەش بەو شێوە هیوا ئەخوازین. هیچ هیوایەک هەیە دەقە شانۆیەکانی خات و ئەژین ڕۆژێک لە ڕۆژان بچێتە سەر تەختی شانۆ؟ ڕاستی من هەر دەقێک دەنووسم یەکەم جار لە بیری ئەوە دانیم کە بکرێت بە شانۆگەری چونکە زۆر دەقیش هەیە کە دەیان نووسی هی ئەوەیە تەنها بیخوێنیەوە ڕەنگ بێ بکرێتە شانۆگەری ئەو تامەی نەمێنێ یان بۆ نمونە ئەو دەقانەی کە من دەیان نووسم کەمێ ینی هەندێک لەو ئەکتەرانەی کە دەیانەوەی نمایش بکەن دەبێت بەر ئەو تراژدیایە بکەون بەر ئەو خەمە بکەون هیوادارم ڕۆژە لە ڕۆژان دەقەکانم بکرێ بە شانۆ بەڵام گرنگ ئەوەیە بە کتێب هەیە ئەوە شانازێکی گەورەیە. بێگومان دەستە خۆش بێ خات و ئەژین کەواتە خات و ئەژین تەنها ئەوەندەی بەلاوە گرنگە کا کتێبەکەی بڵاو کردێتەوە شانەزێکی گەورەیە بۆ خۆت و وەشانازیشیت بێگومان بۆ ئێمە کەواتە خات و ئەژین حەز ئەکات بەچی بکات ئامانجی دواتری خات و ئەژین ئێوێ چی بێت؟ ببوورە جۆم لە دەنگنەوە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە ببوورە. خات و ئەژین وتم کەواتە ئامانجی دواتری خات و ئەژین چی ئەبێت لە کاتێکدا کە دەقەشانۆیەکانی بەلایەوە گرنگ نییە علی بێگومان گرنگە کە حەز ئەەکەیت دەقەشانەکان بچنە سەر ستیج بەڵام لە هەمان کاتیشاتۆ هەر ئەوەندەی کتێبەکەت بڵاو کردەوە شانازەیەکە بۆ خۆت و شانازێکی گەورەشی بۆ ئێمە ئەتەوێت دواتر خات و ئەژین بەکوێ بکات؟ بێگومان من کاتێکە لە ئێستادا دوو کتێبم هەیە کە یەکێکیان ناوەندی کە پرچاپی کردو یەکیشیان چاپخانەی سەردەم چاپی کردووە بێگومان هەوڵی زیاترم هەیە بۆ نمونە ئێستا جگە لەوەی کە خەریکی چیرۆکەکانم خەریکم چیرۆکەکانم تەواو بکەم کە هێشتا تەواو نەبوون دەقی شانۆی تریشم نووسیوە جیاوازتر پلانم ئەوەیە کە دەمەوێ ئەم دەقەی ئێستا کە لە بەردەمما یان بۆ نمونە لە بەردەستما یان لە داهاتوو دائیش بکەم هەر شانۆم بنووسم ئیدی کاتێ ئەکرێ بە نمایش یان ناکرێ ئەوە نازانم بەس گرنگەوەیە مرۆڤ یان نووسەر بەردەوام بێ لە هەوڵی خۆی هەوڵدان زۆر گرنگە. زۆر باشە کەواتە کار و پرۆژەی داهاتووی خات و ئەژین تەنها ئەوەندا بێت یاخۆ شتی دیکەش لە بەردەستا هەیە ئەگەر هەیە حەزەکەین بۆمان بخەیتەڕۆ. بێگومان هەیە چونکە کاتێ من دەخوێنمەوە یان بۆ نمونە کتێبێکی نوێ چاپ دەکەم حەز دەکەم زیاتر هەوڵ بدەم و هەوڵدانیشم هەر بەردەوامە ئێستاش خەریکی نووسینی دەقێکی دیکەی شانۆم بەڵام ئەو یان جیاوازتر وە کورتتریشە. زۆر باشە خاتە بۆ هیواین کە ئەم کتێبەی داهاتووش ئەم شانۆنامەی داهاتووش بە هەمان شێوە سەرکەوتنێکی زۆر باش بەدەست بهێنێت و دووبارە زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان نابوویت بە هیوای سەرکەوتنی زیاتر هیوادارین ئەم جارە لە سودی کورسات مەگەزینەوە بتبینینەوە. زۆر سپاس هیوادارم خۆشحاڵ بووم کە لە بۆ یەکەم جار لە شاشە ڕەنگینەکەتان بە دەرکەوتم زۆر سپاس هیوادارم بتوانم بێم بۆ جاری ئایندە. هیوادارین دەستخۆش زۆر سپاس.